ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شەنگال و بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەرهێزی پێشمەرگەی کوردستان و شەروانان کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە لە زۆربەی ناوەندە نێوخۆی و جیهانیەکان بە توندی ئیدانەکرا، بەڵام بەشێک لەلایەنە سیاسی و دەستگاکانی هەرێم ئۆباڵەکەیان خستە ئەستۆی پارتی کرێکارانی کوردستان. بەشێکیش لە حزبەکانی کوردستان ئەوە بە توندی ڕەت دەکەنەوە و پێیان وایە لێدوانی لەو شێوەیە خزمەت بە تورکیا و بەردەوامبوونی ئەو بۆردومانانە دەدات. زی شەرمەزاریە چووکە کۆمەڵێک پێشمەرگە لەو هێرشانە شەهید بوونە دەبایە ئیدانەیەکی توندی هێرشەکە بکەن، نەک پاساو بۆ هێرشەکەی هێزی ئاسمانی تورکیا بینەوە کە ئەوەی ئەنجام درراوە لەو شوێنە بەڕاستی جێ شەرمەزاریە بۆ ئەو لایەنانەی کە پەردەپۆشی ئەوی هێرشانە دەکەن. لە کاتنی هاتنی داعش شەڕوانان لە چیای شەنگال بە توندی ڕوبەڕوویان بوونەوە، ئەو کات و تا ئێستاش ئێزیدەکانیان لەو ناوچەیە پاراست. لەگەڵەوەش هێزەکانی تورکیا بەردەوامە لە هەڕەشەکانی. پەرلەمانتارێکی یەکێتی داوا دەکات ئەو پرسە تێکەڵ بە پرسی حزبی نەکرێت، دەستگا ڕسمیەکانی حکوومەتی هەرێم بێلایەنانە هەڵوێستیان هەبێت. بەداخەوە ئەم بەیاننامەیەک بوو کە لە ڕاستیدا بە نەفەسێکی زۆر حیزبی نووسرا بوو، چونکە ئەوەنەی کە باس لەوە دەکا کە هۆکاری هەموو ئۆباڵەکە دەخاتە ئەستۆی وجودی پەکەکە لە باشووری کوردستان لە شەنگال و شوێنەکانی دیکە، ئەوەندە باس لە پێشێرکاریە گەورە و زەقەکانی یاسای نێودەوڵەتی و بێحورمەتی بە سیادە و سەروەری هەرێمی کوردستان و عێراق و داگیرکاری لەشکری تورکیا ناکە لە هەرێمی کوردستان. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو فرۆکەکانی تورکیا بە بیانووی هەبوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچە سنووریەکان بەردەوام گوندە سنووریەکانی هەرێمی کوردستان بۆردومان دەکات. خەڵک لەو ناوچانە لە زێدی خۆیان ئاوارە دەبن. ئێستاش لەبەریەوەی سنوورێک بۆ بۆردومانەکانی تورکیا دابنرێت، هەر بەو بیانوە سوپای تورکیا ناوچەی شەنگالیشی بۆردومان کرد و پێشمەرگە و شەروانیشی شەهید کرد. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.